قەیرانە هەرێما کوردستانی حکوومەتە عێراقی بەردەوامە و نەتەوێن یەکبووی هۆشداریەدە دەربارەیەدەدا. کاردەسەکی ئەمریکی دەبێژە مەترسینا ئیرانی لە ڕۆژ هەڵاتە ناوین هەیە و داعش بداوی نەبوویە. تورکیا گەفان لە هەرێما ئەفرینی دکە. دەم باشە تەماشەوانین هێژا بخیراتناوە دەکەن بۆ بەرنامەیەکە نو یا کورد کۆنێکشن. لامینی شەوەسڵاو و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن کە هەموو ڕۆژانێکی سێشەمەوە هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەشتان دەکرێت. ئەو هاوڵاتیە ئەمریکایی کە چوو بوو بۆ ناو داعش لە دادگایکردنێکدا کە دەستەی سوێنخۆران بڕیاری لەسەر دەدەن ڕوبەڕووی 35 ساڵ زیندانیکردن دەبێتەوە ئەمڕۆ سزاکەی دەدرێت. محەممەد خۆیسی تەمەن 27 ساڵانی دانیشتووی ئەلێکزاندریای ویلایەتی ڤێرجینیا بە تاوانی تیرۆریزم لە دادگای فیدراڵیدا گوناهبار کرا. ئەو لە ساڵی 2015 چوو بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش لە سووریا و عێراق و پاشان لەلایەن هێزەکانی پێشمەرگە دەستگیر کرا و ڕادەستی ئەمریکا کرایەوە. قەیرانە دناو هەرێما کوردستان و حکوومەتە ناوەندیە عێراقیدا بەردەوام دەبێ ji ber wê jî netewên yekbûyî hişdarî da di derbarî rewşê de got ew xerabtir nebe. هێرشەکانی هێزە ئاسایشیەکانی عێراق بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوامن و لە ئێستادا پێکدادانەکان گەیشتوونەتە ناوچە سنووریەکان لەگەڵ تورکیادا وەک بەشێک لە هەوڵی حکوومەتی عێراق بۆ دەست بە سەرداگرتنی ئەو ناوچانەی بەدابڕێنراوەکان ناودێرکراون. ئەم پەرەسەندانەش دووە بە دوای سەردانەکەی سەرۆکوەزیری عێراقە بۆ تورکیا کە لەوێ پشتیوانیەکی تەواوی ئەنکەرەی بەدەستهێنا. پێترۆل بۆرە هاتنندا ئامادەین بە هەموو جۆرێک بۆ پشتیوانی عێراق و ئەوەش کە پەیوەندی بە هەناردەکردنی نەوتەوە هەیە. لەسەر پەڕینەوەش لەسەر سنوور و توێژە دوولایەنەکان بەردەوام دەبن و هەموو شتێکی لەسەر بنچینەی ڕێکەوتنێکی دوولایەنە دەبن. تەوەری سەرەکی و توێژەکانی بەغدا و ئەنکەرە ئەو ڕفراندۆمەی هەرێمی کوردستانی عێراق بوو کە بۆ سەربەخۆیی کردی و هەردوو وڵاتیش دژی بوون. حاولنا إيقاف الاستفتاء الذي حصل. هەوڵی ڕاگررتنی ڕفراندۆمەکەماندا کە یەکلایەنە کرا بەبێ هیچ ڕێزگرتن و بە هێندوەرگرتنی پێکاتەکانی تری گەلی عێراق. بەڵام مەخابن ئەو ڕفراندۆمە کرا بەبێ ڕاویشکردن لەگەڵ هیچ لایەکدا وەکردنەکەشی سەپاندن بوو. کۆماری ئیسلامی ئێرانیش هاوهەڵوێستی تورکیا و عێراقە بۆ دژایەتیکردنی ڕفراندۆم و هەروەهاش پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق. ئێرانیەکان جەخت دەکەنەوە لەوەی هەموو پشتیوانیەکی حکوومەتی عێراق دەکەن بۆ پاراستنی سەقامگیری و یەکگرتوویی عێراقی دراوسێی. هاوکات ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانیش جارێکی تریش پەیامی خۆی دەنێرێ بۆ هەردوو لایەنی ئەم قەیرانە سیاسی و ئاسایشیە لە عێراقدا و نیگەرانی خۆیشی بەرامبەر ڕەوشەکە دەردەبڕێت. ئەندامانی ئەنجومەنی ئاسایش داوا لە هەموو لایەنەکانەکەن تاخوان لە مەترسیەکان و بەکارهێنانی هێز دوور بخەنەوە و دەست بکەن بە دیالۆجێکی بنیاتنەر و داوا دەکاتەوە کە پێویستە ماف و خواستی هەموو وڵاتیانی عێراقی بێنێتە دی لە ڕێجێبەجێکردنی تەواوی دەستوری عێراق. ئەندامانی ئەنجومەن زانیویانە کە هەردوو حکوومەتی نێوەندی و هەریمیش ئەو ئەندامانە ڕێزگرتنی خۆیان بۆ سەروەری و هەروەها یەکپارچەی عێراق دووبارە دەکەنەوە بە گرنگێکی دەزان سەنجیان لەسەر هەوڵەکانی شکست پێهێنانی داعش بن. حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق ڕۆژی چوارشەمە ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە یەکێک لە خاڵەکانی سەرکردنی ئەنجامەکانی ڕفراندۆم بوو وەک هەوڵێک بۆ کۆتایی پێهێنانی گرژیەکان لە نێوان هەرێم و بەغدادا. دانیشتوانی کورد کاردانەوەی خۆیان هەبوو. بەحر بەخۆی بێم چیزای ساچ بێم بۆ وای کرد بۆ شخصیاتی خۆی وای کرد بۆ مانەوەی خۆی نە بۆچی بوو. ئەمریکا ئەوروپا هەر هەموو یعنی بەرامبەر کوردی زۆر بێوەفا بوون. شەڕەکەی داعشان بە کوردی کرد، کوردیان بە کوشتندا، شەهیدیاندا، برینداریاندا ئەس زۆر پشمەتی دەکەن. هیچ بڕوامە بە ئەمریکا و بە ئەوروپا بەکەس نمایە. هەر لە یەکەم دەستپێکردنی بانگەوازی ڕفراندۆم بە من وایە غەڵەت. کورد غەڵەتی تاریخی کرد لە بەرامبەری نەتەوە یەکگرتوەکانی قەومی خۆی. دەبوایە هەر یەکەم زار کە ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان گەوەتی مەیکە نەیکردبایە. لەو ڕاگەیاندنەی هەرێمی کوردستانی عێراقدا داوای ئاگربەستی دەستبەجێیی کراوە بەڵام پێناچێت بەغدا بەو پێشنیازانەی هەرێم قایل بێت و سەرۆکوەزیری عێراق دەڵێت دەبێت ڕفراندۆم و ئەنجامەکانیشی هەڵبوەشێنرێنەوە.
گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان بە ڕێبەرایەتی ئەمریکا ڕایگەیاندووە کە ڕێککەوتن لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە کوردەکان کراوە بۆ ڕاگررتنی شەڕ لە نێوانیان. پامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووکەوە دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش و زانیاری نوێچی هەیە لەسەر ئاگربەستی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان. ئەم کاتت باش، زۆر سپاس. دیارە ئاگربەستی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە کاتێکدایە کە ماوەی چەند ڕۆژێکە حکوومەتی عێراق لە دەوروبەری فیشخابور و لە زۆر قۆڵەوە هێز کۆکاتەوە دیارە ئەوێت کە هێزەکانی بەرەو ئاراستەی فیشخابور ببات بۆی دەواازەیەک بکاتەوە لە بینی عێراق و یان تورکیا و هەرێمی کوردستانە بۆی ببێتە بەدیلی ئیبراهیم خەلیل. واتە حکوومەتی عێراق بەرنامەی هەبوو کە شەڕ بەردەوامی پێ بدات تا ئەو کاتێک کە فیشخابور ئەگرێ و لەوێ کەناڵێکە دۆزێتەوە و هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستانیش هەموو هەوڵێکیان بۆ ئەوە بوو کە بەربگرن لە گەیشتنی هێزە عێراقیەکان بۆ فیشخابور و دیارە هاتنە خەتی ئەمریکیەکان لە کاتێکدا ئەمریکیەکان پێیان وایە کە ئەم هەوڵەی ئێرە حکوومەتی عێراق بۆ گەیشتن بە فیشخابور ئەجەندایەکی ئێرانی هەیە بۆیە لە شەو لە دوێنێەوە هاتوونەتە خەت بە چڕی و دیارە ئاگربەستەکە لە ژێر فشاری ئەمریکا و هاوپەیمانان نابووە و مەرحەلەی دوای ئاگربەستەکە ئەوان دەیانەوێت با بڵین هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لەسەر مێزی گفتوگۆ کۆبکەنەوە هەرچەندە هێزە عێراقیەکان بە تایبەتی لەوترێت کە زیاتر لە ژێر کۆنتڕۆڵی ئێرانە نەک حەیدەر عەبادی بۆیە پێچێت لەمەشە ڕێی جیاواز دروست بێت لەوێ. بەڵێ باشە دڵشاد سەبارەت بە پارێزگاری کەرکووک لایەنەکان گەیشتنە چی؟ بەڵێ سەبارەت بە پارێزگاری کەرکووک دیارە کوتلەی برایەتی کەرکووکە لە کۆی 41 کورسی ئەنجومەن 26 ئەندامی هەیە ئەوان تاکو ئێستا کەرکووکیان جێهێشتەوە بڕیار بوو سبەینە کوردەکان کە بە کوتلەکەیانەوە 26 کورسیان هەیە لە ئوتێل ئەبوسەنای سلێمانی کۆ ببنەوە و دانیشتنیەک ئەنجام دەن بۆ قسەکردن لەسەر ئەمە. بەڵام ئێستا جۆرێک لە گفتوگۆ و دانوستان هەیە لە نێوان مەکتەبی سیاسی یەکێتی و پارتیانەوە پێشتۆخت هەردوو مەکتەبی سیاسی ڕێک بکەون و دانیشتنی بکەن دواتر قەزیەکە داخلیان خوارەوە بۆ نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵێ دڵشاد وەکو دەزانین لە پاش ئەم ڕووداوانە ژمارەیەکی زۆری خەڵک ئاوارە بوون چ لە کەرکووک و چ لە دووسخورمات و ناوچەکانی تریش. ئایا ڕەوشی و ئاوارانە چۆنە ئێستا؟ بەڵێ من ئەمەوێ بڵێم ڕەوشی ئاوارەکان بە تایبەتیتر خوڕمات و لە دۆخێکی زۆر خراپدان ئەوان ئەو دقەی کە هێزەکانی حەشدی شعبی هێرشی کردوتە سەریان با بڵێن شەو بووە ئاگایان لێ نەبووە بۆیە ئەوانەیان پێکراوە کە بە خۆیان و ماڵ و مناڵیانەوە دەرچن واتە ماڵ و خان و سەرۆت و سامانیان هەمووی جێهێشتووە ئێستا هیچیان نییە بۆیە پێویستیان بە هاوکاریە بەشێکیان لە قوتابخانە و بینا حکوومیەکان و گوندەکان و ناو شارەکان یاریمی کوردستانە تەوزیع بوون بۆیە بەشێکشان با بڵێن تۆزێک وەزع و ئوموریان باشترە لە خانوویان گرتەوە. بەڵام ئەتوانم بڵێم لە سەدا 90 ئاوارەکان ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپان و پێویستیان بەوەیە کە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان دەستی کۆمەک و فریاگوزاریان پێ بگەێنەوە. بەشێکشان ئێستا لە هەرێمی کوردستانە خەریکی چۆڵکردنی کەمپەکان بۆی تاو کاتێک کە ڕێگەی گەڕانەوەیان پێدەیا خود ئەگەڕێنەوە لە نێو کەمپەکانە جێگیر بکەن و ئێستا حاولەکە بۆ ئەوەیە کە هەندێک لە کەمپەکان لە ئاوارە عەرەبەکان چۆڵ بکرێ ئەوان بێنێنە شوێنیان. بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووکەوە سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش. Civata senatoran û Perlemana İspanya kom dibin bo cîbicêkirina yasaya 155 destûra İspanya. Gorî dide hikûmeta navendî dest bide ser desthilata Kataloniya piştî referandumê lê ta niha ne diyar e got ev biryar wê kar be rewşê aram bike yan na. Ji aliyê daxwazgirê serxebûnê li dijî vê biryarê ne û doza xwepêşandanan dikin li dijî hikûmeta navendî. Xelkê Kataloniya ji hev cudabûne di derbarî referandumê de ji ber wê jî gelekê karsaz ji wir derketine. Kesên li dijî serxebûna Kataloniya ne dibêjin ev gav wê rê bide perçekirina Ewropa. Karbidestekî Emerîkî dibêje terora Daişê bi dawî nebûye û niha gefa Îranê li rojhilata navîn zêde bûye û rewşa wê metirsîdar kiriye. Donald Trump pêşewey serdانî Texas bikat, welamî pirsyarî pêmnêrîranî sebaret be gelek babetan dawe, wek pêşkewtinî hewlekani Amerîka bo şikestdanî Daeş li Iraq û Sûriya. وا خەریکین ژمارەیەکی زۆر لە داعش لە خۆرهڵاتی ناوەڕاست لە ناو دەبین.
ئێستا ئەوان بۆ جێگاکانی تری ئەفریقا دەچن ئەگەر گەیشتە ئەفریقاش ئێمە ڕوبەڕوویان دەبینەوە. بەڵام ئەوە تەنیا داعش نییە کە لە خۆرهڵاتی ناوەڕاست مەیدانداری دەکات. وەکو هەر کەس دەزانێت کە ئێرانیەکان خۆیان خزاندۆتە نێو دامەزراوەکانی حکومەتی عێراق و خەریکن لاوازی بکەن. میلیتانیان پێکێناوە کە لە دەرەوەی کۆنتترۆلی حکومەتی عێراقیدان بەڵام ئەمریکا دەیەوێت عێراق بەهێز بێت. ئەو ژێنڕاڵە دەژڵێت میلیتانەکانی پشتدەستور بە ئێران خەریکن تەشەنا بە توندوتیژی لە هەریمەکانی نائارام وەک ناوچەکانی کوردی لە باکووری عێراق بدەن بە تایبەتی لەم ڕووداوانەی ئەم دوایی کە لە کەرکووک ڕوویاندا. ئێرانیەکان لە ڕووی سیاسیەوە ڕۆڵیان گێڕا دووبەرێکیان خستنی حکومەتی هەرێمی کوردستان و نێوەیەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی و پاشان لەو دووبەرەکی نانەوەیە بەرژەوەندی خۆیان مسۆگەر کرد. ئەوەش جێگای نیگەرانیە چکە ئەمریکەکان باوەڕیان بە عێراقێکی یەکگرتوو بەهێز و هەروەها باوەڕیان بە هەرێمێکی کوردی بەهێز لە نێو عێراقێکی بەهێزدا هەیە. ئێستا ئەمریکا چی دەتوانێت بکات بۆ ئەوەی ئەو گرژیەی نێوان هەرێمی کوردستان و عێراق بخاتە ڕوو چارەسەری بکات. پێم وایە ئێمە دەبێت وەک هەمیشە یارمەتی دەربین و بۆ توێژی نێوان ڕێبەرانی کورد و سەرک وەزیر عەبادی ئاسانکاری بکەین بۆ ئەوەی تیشک بخەنە سەر ئەو مەسەرەیە کە چ شتێک لە بەرژەوەندی خەڵکی عێراقدایە چ شتێک لە بەرژەوەندی کوردەکاندایە کە ئێمە ساڵانێکە پەیوەندیی نزیکمان لەگەڵیاندا هەیە. ماگماسر دەڵێت ئێران دەستی لە کێشەی هەریمی و وڵاتەکانی وەک عێراق سووریا و یەمەندا هەیە. دەژڵێت دەبێت ڕوبەڕووی نەخشی ئێران بین کە ناسەقامگیریە پێشەوەی دەستکیسانی خۆی وە گروپی تێرۆریستی حیزبوڵڵا لە لوبناندا بەهێز بکات. ئێمە چەند ڕۆژ لەمەوبەر ڕێزمان لە 34 هەمین ساڵیادی هێرشەکانی بەکۆمەڵ گرت کە تیایدا مارێنزەکانی ئەمریکا و هێزی تایبەتی فەڕەنسا و ئەو سەربازانە کوژان کە مەبەستیان ئاشتی و کۆتایی پێهێنان بە شەڕی نێوخۆی لوبنان بوو. بەڵام حیزبوڵڵا درێژەی بە شەڕەکەدا بوو ئەوەی خۆیان وەک سەرپەرشت و پارێزەری کۆمەڵگەی ستەم لێکراوی شیعەی لوبنانی بزانن. ئەو کۆمەڵکوژیە خەڵکی لوبنانی تووشی 7 ساڵی تر شەڕ کرد. لە ماوەی سەردانی بۆ عەرەبستانی سعودی قەتەر زوێکی حوتو وەزیری دەرەوەی ئەمریکا ڕێکس تیلەرسن یارمەتی بۆ بوونی پەیوەندی نزیک لە نێوان ئەو وڵاتانەی لە کەنداوکە کێشێنی خۆیان هەیەدا بە جۆرێک پێکەوە پێشی کارتێکردنی ئێران لەسەر ئەو وڵاتانەدا بگرن. نوێنەرانی وڵاتانی ڕکابەری تاران لە کۆبوونەوەیەکی نەتەوەیە گرتوەکاندا سەبارەت بە مافەکانی مرۆڤ هێرشی توندیان کردە سەر کۆماری ئیسلامی ئێران. ئەم کۆبوونەوەیش تەرخان بوو بۆ تاوتوێکردنی ڕەوشی مافی مرۆڤ لە هەندێک لەو وڵاتانەی تۆماری خراپیان هەیە. خالد عزیزی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستان میوانی ئەمڕۆی کورد کۆنێکشنە کە خالید سپاس بۆ ئامادەبوونت لێرە. کا خالد دەمەوێت سەرەتا و پرسیارە بکەم کۆمەلگای نێونەتەوەی هەمیشە نیگەرانیان هەبووە لەسەر با بڵێن تۆماری مافەکانی مرۆڤی ئێران بەڵام بۆچی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا هەمیشە جەختی لەسەر بەرنامە ناوکێکی کردوتەوە؟ گرفتێکی گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەیە باز لە پێشێرکردنی مافی مرۆڤ لە ئێران دەکەن بەڵام ڕێکاری ئەمەلیان تا ئێستا نیشان نەداوە لەو کاناڵی کە هەیە نەفشار بۆ ئێران بێن. تاوجەی پەیوەندی بە ئەمریکاوە هەیە ئەوە شەرگرفتێکە ئێستاش سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بە باشی ڕوونیە ئەمریکا بەدوای چدا دەگەڕێ بەلای ئەمریکاوە زۆرتر کێشەکە کێشەی ناوەچێ لەگەڵ ئێران و پێی وایە ئەمریکا پێی وایە کە ئێران لە ناوچەکەدا ئەسبابی کێشە و ناکۆچیە و لە هەمان کاتیشدا پێی وایە تەهدیدێکە لەسەر ئەمنیەتی کەلانی نێودەوڵەتی بۆیە ئەمریکا تێدەکۆشی ئەو کێشەیە زۆرتر بە کێشەی ناوەچی بناسیێنێ. مادام ئەمریکا تەئکید لەسەر ئەو کێشێت تەنیا لە چوارچێ و بوعدی ناوەچی دەکاتەوە بێگومان کێشەی مافی مرۆڤ لە ئێران دەکەوێتەوە پەراوێزەوە و بۆیە بەداخەوە کۆمەلگای خەڵکی ئێران بەگشتی تەنەوەعاتی ئێران زۆر خۆیان لە گفتمانی ئەمریکا و دنیای دەرەوە بەرامبەر بە ئێران تا ئێستا نەدیتوێتەوە بەهۆی ئەوەی کە ئەو خێنەوە پێناسەیان لەسەر ئێران هەیە کێشەکە هەر لەوەدا دەبین. باشە کا خالد ئێستا لەم کاتەدا بەڕێوەبەرایەتی ترامپ هەوڵ دەدا سزای زیاتر بخاتەوە سەر ئێران هەر لەسەر ئەو بەرنامە ناوکیە جا پێ وایە لە کاتێکدا کە ئەوروپا ڕازی نەبێت چ کاریگەریەکیە بێت ئەم سزایانە؟ ئەوە شتێکی تازە نیە دەیان ساڵە ئابلۆقی ئابووری لەسەر ئێران هەبووە لە دەورانێکی زۆریشان فشار بۆ هێنا بەڵام ئێران میکانیزمێکی هەیە بۆ ئەوەی کە ڕێگا ببینێتەوە خۆ لەوانە بزرێتەوە بە قەولی ئینگلیسی هەمیشە بەدوای شۆرکاتێکدا گەڕاوە ئەو پێداویستیانەی کە هەی بۆ سپای پاسداران و بۆ هێزەکانی نظامی خۆی کە ئابلۆقی ئابووری ئێران شاملی دەبوو تا ئێستا بە جۆرێک جێبەجێ کردوونە بە باوەڕی من دیسانەکانە لەسەر ئابلۆقی ئابووری ئەگە استراتێژێکی زۆر دیاریکراو لەلایەن ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی لە گۆڕێدانە بێ وەکی ساڵانی پێشوو دیسانەکانە نابێتە بە فشارێکی قورس لەسەر ئێران
ئێران بە چۆکدا نایانێ بۆیە بە باوەڕی من هەم ئەمریکا و هەم کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا پێویستیان بەوەیە استراتێژیی ڕوونیان بەرامبەر بە ئێران هەبێ چۆن دەگەڵ ئێران عمل دەکەن و لە ژێر ڕووناکای ئەو استراتێژیەدا بزانن ئابلۆقەی ئابووریان بۆ چییە لە حاڵێکدا ئێران لەگەڵ وڵاتانی دیکە بە زۆرێگە و کەرەسانێکە پێداویستێتی جێبەجیان دەکا و بە دوایاندا دەڕوە. بەڵێ وەکو دەزانین ئەمریکا دەڵێت کە ئێران بۆ تەمایی ناسەقامگیریش لە ناوچەکەدا باشە بە چ شێوەیەک دەتوانرێت ڕێگە لەو هەوڵانەی ئێران بگیرێت کە ئێستا دەبێتە مای ناسەقامگیری لە ناوچەکەدا چۆن بتوانن ئەم کارە بکرێت. لە ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لەژێر ڕووناکایی ئینقلابی ئیسلامی کە بۆ خۆیان باوەڕیان پێ هەیە و کەڵک وەرگرتن لە ئاینی شیعە لە وڵاتەکانی دیکە ئێران دەیان ساڵە عاملی ناسەقامگیریە لە ناوچەکە. ئەگە ئەمریکایەکان تازە بەوە گەیشتە بن کە ئێران عاملی ناسەقامگیریە بە بڕوامی لە هەڵەیەکی زۆر گەورەدان وا دیارە ئێستاش ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئێران ناناسن هەرەوەی کە ئێمە دەیبینین لە لوبنان و لە یەمەن و لە عێراق دەگوزارێ بە تایبەت عێراق بە تەواوی ڕوونە. عێراق ئەمریکا لە چەند سەدام حوسێنی دەرهێنا بەڵام دەتوانم بڵم کە دوو دەستەجی تەحویلی ئێرانیدا لەو دوایەشدا لە کێشەی کوردستان و هێرشکردن بۆ سەر کەرکوک و ژیرانەوەی کەرکوک ئەوە پرۆژەی ئێران بوو جا لە پەنا جۆچکەی ئەمریکایەکان و لەژێر نەزارەتی ئەمریکایەکان ئێمە دەبینین سپای پاسداران و قاسمی سلەیمانی و ئێران ئەسپی خۆیان تاو دەدەن لە حاڵێکیشدا ئەمریکا دەڵە وەڵا ئەسبابی نائەمنی لە ناوچەکەدا یعنی ئەو قسانەی ئەمریکا کە ئێران ئەسبابی ناسەقامگیری و نائەمنیە لە ناوچەکەدا شتێکی تازە نیە ئەوە هیچ شتێک لە نێو کۆمەلگای ئێران زیاد ناکە بۆیە ئەمریکا دەبێت خوێندنەوەی بکە بۆی کە لە چەنگ ئێران نەجاتیان بێ حکوومەتێکی وڵام دەر هەبێ دەبێت کۆمەلگای ئێران و خەڵکی ئێران و ویست و داخوازی خەڵکی ئێران بە تایبەت کوردەکان لە چوارچێوەی بەرنامەکەیان خۆیاندا ببینن. بەڵێ کاخالد پرسیارێکی تر هەیە لە کاتێکدا ئێستا دەزانین ڕێکخراوتون ڕەوەکانی وەکو داعش لە ناوچەکەدا هەن جا بە بڕوای تۆ کامیان زیاتر مەترسیدارە بۆ ئەو ناوچەیە ئەو تیرۆریزمەی کە ئێران بڵاوی دەکاتەوە یاخود ئەو ڕێکخراوانی وەکو ڕێکخراوتون ڕەوەکانی وەکو داعش زۆر ڕوونە داعش بەرهەمی شرایەتێکی تایبەتیە بە تاڵایەک لە عێراق دروست بوو لە ئیحساس و عاتفەی سونیەکان بەرامبەر بە شیعەکان کەڵکی وەرگر ئەوە وردە داعش بەرەو لە ناوچوونە وەگەر حکوومەتێکی وڵامدەر لە بەغدا هەبێ و لەژێر دەسەڵاتی ئێراندا نەبێ دڵنیام داعشێکی دیکە دروست نابێتەوە جاگەوایە تەهدیدی سەرەکی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەسەر ئەمریکا لەسەر سبات و ئەمنیەت و دموکراسی لەو ناوچەیە کۆماری ئیسلامیە و کۆماری ئیسلامی زمانێک باشترین کار بۆی کە سەزا بدرێ ئەوەیە کە ئەمریکا وڵامێک لە ئاوڕێک و سیاسەتەکانی خۆی لەسەر ئێران بداتەوە و کۆمەلگای ئێران بەگشتی و لایەنە سیاسەکان خۆیان لە پلانی ئەمریکادا ببینەوە بە هەر فشار بۆ ئێران بێنن بەڵام مادامە حکوومەت هەر لە جێگای خۆیەتی دەتوانێت دەیان ساڵی دیکەش ئەو پرۆژەی هەر ئیدامە بدا و ئەسبابی نائەمنی بێت. بەڵێ کاخالد دوا پرسیارم زۆر بە کورتی لە کاتێکدا بینیمان ئێستا بەهۆی حەشدی شعبێەوە ڕۆڵی ئێران لە ناوچەکەدا ڕوون بۆتەوە ئەو حیزبە سیاسیە کوردیانەی کە لە با بڵێن لە کوردستانی عێراقدان لە ئێستادا چ جۆرە مەترسیەک دێتە سەریان تا ئەوجێ پەیوەندی بە مەترسی لەسەر ئێمە هەیە ئێمە دەیان ساڵە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بوونە بە خۆشیەوە خەڵکی کوردستانی عێراق لەو دوایانە ئێمەیان باش پاراستۆ حکوومەتی هەرێمیش بە ئیحساسی مەسئولیەتەوە جوڵاوەتەوە و ئێمەش ئیحساسی مەسئولیەتمان بۆ بەرامبەر بە حکوومەتی هەرێم تا ئەوجێ پەیوەندی بە سنوورەکانەوە هەیە من دڵنیام بە هیمەتی هەموو لایەکتێ دەکۆشین پرۆژە بەرنامەکانی ئێران ئاوە بە ئاسانی سەر نەگرێت و ئێمە وەک حزبی دموکرات لە واشنگتۆن کار دەکەین بۆەوەی کە ئەمریکا متەوەجێ ئەوەی بکەین کە ئێران بە تەمای چێ لە عێراق. بەڵێ خالدی عەزیزی زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. سەرۆکی دەستەی بەرگری و خۆپاراستن لە ئەفرین باکووری سووریا هۆشداری دەدات لەشکری تورکیا ڕوبەڕووی بەرەنجامی خراپ دەبنەوە ئەگەر هێرش بکەنە سەر ناوچەی ئەفرین. بەهجەت عەبدۆ دەڵێت تورکیا هێزێکی داگیرکەرە لە سووریا و لەگەڵ سووریا و ئێراندا هەوڵی داگیرکردنی ئەفرین دەدات. ڕێڤەبەریە خۆسەریا ئەفرینێ و فەرماندارên hêzên leşkerî li Herêmê gefên artêşa Tirk ji bo Efrînê red dikin. Di vê mijarê de serokê desteya berevanî û xweparastinê li Efrînê Behcet Abdû hişyarî da dewleta Tirk ku êrîşî Efrînê bike û dazanîn ku ew ê bersiveke tund bidin here êrîşekê. Erdoğan çi qos cemaatî xwe yên tundiraw hebîn hemî bi ser me don yê dawî em bêjin Daeş bî me november hoyê xilafetê li Reqoyê me dawî kir wek Hêza Sûriya Demokratîk demê ku bi ser ketiye û Reqa paqij kir ji Daişê november xilafetê dawî kir Erdoğan her çî harûdîn bî ji ber wê gef û goran zêde li Efrîn dide û ew jî di wê rostiyê de em jî di wê rostiyê de ne
قوي كسي نكون بعفرين تجاوز بكي جبارجو يكود عفرين دونا قال لكي برخوديرة قال لكي خوغوي غوري روشي شرخو آماده كريه قال لكي بروستي وی برسفکی تند بده اردوغان و تتیجی سروکی دسته براوانی دستواردانا ترکیه دا آخا سوریه دا وکه داگیرکری دبینه و دازانین کو او دا انجام لحفکرنا برژیم سوری و ایرانه و پیک هاتیه و ارمانجینوی و هاشی رو وکرن دخوازه بو ابن بتاگیرکرنه وان یه فرمی بن نوی دار الفروات را ایرو جماعتنی نه وقت سلطان مراد ایرو آوادکی جو ترکمنو دخوازه بو ترکمنو لعدل بگیشتی بجبکه و لدردوری عفرین وک چنبرکه چه بکه گو عفرین بری دا امبارگو کی دایه راستی که اف 5 سالن عفرین دا امبارگو کی پری امبیشن مکن دایه جبروی ایرو دخوازه گو خطا خوی شهبا و خطا خوی ادلبه هر دو به هفدگینه عفرین یعنی هاو دبیجه گو بفت سینه هیجای گوتنه کو سروک ترکیه رجب طیب اردوغان دیسا گفل افرین خاربو کو ارتشاوی دی پشتی ادلبه بری خواب ده افرینه لو ماجی رایادار و برپرسین افرینه لهم بر وی یکی اما دا کارین خواه نشان دادن نوروز رشو دنگ امریکا افرین پشتی رزگارکنا رقا گلو روشا مروفانتی لور چاوایه کی آلیکاریا خلکن سویل دکه و گهدان بروشاوان یا جیان لویده دکه پاریزری کرد خالد ابراهیم هفسروک اوفیسا مافی مروفان لی کانتونا جزیره دریا سکای بیره برسوا وان پرساندا براستی جبو رقای و خلکی ویک و ایرو درو سیروش قیبویه کو داعش جي دركات ربيع نما الودرا حتى هاجي قوات قصدي استخمين دك منك كولاني وين باقش دك قالك بومبا هاتن تشاندن لقالك دبران لقالك مالان لقالك طاغان فاجبوبه كيجي بري حتى شيغو حتى خلقي وغرن غرك كولاني و مالي و حمودرن در دورا و بي باقش كرنج بومباج بر كزانغو اف هيزا كتروري بو هيزا كترورا نابنتوي بو بقلك اواكي قريج شر خواد هات مشاندن لو ماجي خلقي رقم ركاري بيجي سري سدي نوت بيترجي دقام بادن هال در دورا رقا لغندو در دورا رقا لشنواري رقا الوان در دورا ادمينن جبو فيجي وكري بريا خسرجي قالك قامب قالك امكانجي لغوري درفتي وان دان وان حتى ناجي خلق سبيلي رقا لدر دورا رقا غنداو دقام باد جيان دكن دمي بيش وقصد يانجي ريبريا سيفيل مجلسات سيفيل آباجار رقاي او برياري بده دم وقتا كو خلقي وي بشكل شوازي و كارب وگرن كنگي وگرن و بريار دستي وان دبه بله هون وكو ريبريا خسر لهرم كردي لسوريا علي دنيجي رخصتني ما في مروفان يا قول سر روشا ما في مروفان سكنن جبو وان خلقانا چه هون چه كاري دكن چه امبيجن بروجه هي دناف دستي ود جبو وان خلقانا جماره كمزن براستي ونها بردريه زفستاني يجي روش بيتر زحمه تردبه براستي يعني ام الفيدرال وك اوفيسا ما في مروفال كانتونا جزيره وحمو سازين و جريداي بريبريا خسر درفتو امكاني كو هني تبغو درفتي مكيمن جلكي لمكاريبو تشتين بيويست هناكي جوان خلق سفير جو باليكاريا قصد كاريبون دركبن جندر باجير ناوي تشارچوفيا جو داعش لوان تنكربون كاريبون دركبن جين اولا كاري لي باش هي د قامبا د وقامبا مبروكا وقامبا هولي وقامبا سدي وقامبا عين عيسى ولهن جندين دردوراوي بلا بنو وك مجود ابياجي
امکان ما براسی نگلکی ولو زیده هنه کو امکاربن تشتی هری پیویشت امکاربن وقت گوجی ام برز بستانه درن لی کون حتی راده یک نخراب مرکار بیجه هنه کونی وان خوارن لگوری در فتا امکانان هنه آب هی هنک سازین تندرستی بتایبت هیوا سوری کردی لوی درا کارد که اولهی حتی راده گلک باش در دورا واقعا پاده هنه لی مخابن جارد گلکی کیمن دهندری سوریه بخودجی یعنی او ام بیجن گلک رخصنی سیویل چه بون گلک سازین مافی مروفاجی لوی در کار دکن در دورا ام بیجن باکوری سوریه نزیکی رقا و حلبه اوانا دهندری سوریه ده چه آلیکاری دبه تپی وندی بورد به آلیکاری آوان خلقا دبن یان هم بسری خودتنی آلیکاریه و تدبیر آوان خلقا دکن براستی یعنی ریبریا خسر بهتر لگوری امکان خو هما بشکی گلکی مزن امکان او پیشگیش دکه لگوری در فتح گوهی هلبت یعنی امد ناف ده لی سازی می سویل لی ویدرال هندری سوریه بگشتی لی روجاواب تایبت گلک ناف مخابن چه بونه گلک نام نشان چه بونه خود گراوی دبیجن امجی گریداین سازی ناف نتوی ام گریداین سازی هریمی خود گراوی لی مخابن یعنی امر چخواس ری نشانی واندن اوجی امر جوار بد کنتین لی مخابن حتی تشکی ولو برچاق مرک عربی بیجه آوا کرنه تشکی ولو مندیتی پانێڵێکی نێونەتەوەی بۆ لێکۆڵینەوەکان ڕایگەاندووە کە حکوومەتەکەی بەشار ئەسەد بەرپرسیارە بەرامبەر بەو هێرشەی گازی سارینی کە لە 4 مانگی 4 ئەنجام درابوو. ئەو هێرشە کرایە سەر شارۆچکەی خان شێخوونی ژێردەسەڵاتی سەر هەڵداوان ژمارێک خەڵکی سیڤیلی کوشت و بریندار کرد و هەر 3 ڕۆژ پاش ئەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هێرشێکی ئاسمانی کردە سەر بنکەی لەشکری سووریا کە واشنگتن گوتی ڕژێمی سووریا لەوێوە هێرشە کیمیایەکەی ئەنجام داوە. ئەمەش چوارەم جارە پشتڕاست بکرێتەوە کە ئەو هێرشە لەلایەن هێزەکانی سووریاوە کرابێت. دێ چرخا 21 پر ڕۆژێکە خراپ هەیە دە دەرباری بازرگانیە مرۆڤان گۆ تێکردنها ئەمریکاژی هەوڵ دەدە گۆ ئەو بازرگانی وەکو تەوان بدە بەر چاوان و کەسێ گۆڤی کاری دکن بدە بەر دەستێ دادگەهان دوێ راپۆرتێدە ڕەوشەی بێتر زەڵال دکە. زێدی 24 وێنە لە 2 سرکۆڵ لە واشنگتنە پایتەخت هاتنە بەڵافکردن هەر وێنەیەک و نویسینێک کو هاتبوو بەڵافکردن ji aliyê jin mêr û zarokan bûn yên ku qurbanin bazirganiya mirovan bûn. Ev wêne dihêlin xelk bibînin rojane jiyana van kesan çawa bû. Ez ê hewl dim ku negirîm ev tiştekî pir xirab û karîger e. Ev e rastiyek e. Ez dilxweşim ku sekînim û min berê xwedavan wêne. Ez bihêvî me ku bikarim guhorînekê bikim ku çi caran ziyan negehe kesê. Ez niha hez bi tiştekî dikem. Niha ez agadarim. Ez berê jî agadar bûm. Lê ev cara yekê ku min bi çavên xwe dîtin bi rastî karîger bû. Kay Shernish, wênegira ku gelek xelat li ser karê xwe wergirtine, ev pêşengeh çêkir, demê wê wêneyên qurbanên bazirganiya mirovan girt. Was first introduced to the issue of human trafficking through an assignment I had. من یکم جار بازرگانی مروان بهیس دمه من سال 2005 لی وزارت درو امریکا کار دکر. از چوم هنگ کنگ، میکاو، تایلند، هندستان و ایتالیا دکوینین همو رنگین بازرگانی مروان بگرم. زیدگاوین لسر مافن مروف هشت کو شرنش کار خو بردوام بکه برای خستن نه حکومی اندجی بازرگانی مروان و افرنگ پیشانگه د سال 2009 له هولندا دست بکر. That was the genesis of Artworks for Freedom. If photography could be that powerful. اگر وینه دکارن پیامک بگهینن بینران و هر وسا هزی بده قربان بازرگانی مروان چما هم هنرمندن دیجی تولیوی کاری ناکین؟ هنرمندن جی بجداری وی کاری بون برنگ خوی تایبت وکو دیلانه. I think it makes a bigger impact through empathy. از باور دکم اف کار دهیل مروف بجداری خمین قربانیین بازرگانی مروفان ببه. اوه آرمانجا منه. دا خلق ابره وان چیروکان بجداری خمین ایکو دو ببن.
ئەف پێشانگەه لە گەلک باژارن مازن هاتە پێشکەشکردن. تایبەتیە پێشانگەها واشنگتن ئەوە کو کارێ گەلک پەنابەران تێدایە و هەر وەسا تش bi destê qurbanên bazirganiya mirovan hatine çêkirin. Keyşêrnij dibêje, armanca wan li Artworks for Freedom an ku karê hunerî ji bo azadiyê, ew e ku xelk agadar bin li ser babeta bazirganiya bi mirovan û ku her kesekî rolek heye bi dawî anîna bazirganiya mirovan. Her kes dikare tiştekî bike. ئەزان هەر ئێستاش پشتڕاستکراکە پەرلەمانی کەتەلۆنیا سربەخۆیی ڕاگەیاندووە. بەێ ئەم vê گیشتن داویا vê بەرنامê heya bernamadinê bimînin di xêrxweşiyê de li gel Silav rêz. هەر شاد و بەختەوەر بن.